ئەو سەرکردە عەرەبەی کە لە دوای مردنی دنیایەک نهێنی ئاڵۆز و ڕێکەوتنی سەیری لەسەر ئیسپات بوو. ئەو سەرکردەیەی هەمیشە ئیتالیای بە کەنارێکی فەڵەستین لە دەریای ناوەڕاست دەناساند و ساڵەهای ساڵ ئیسرائیل لە هەوڵدا بوون بۆ تەقاتنەوەی کۆپتەرەکەی و کوشتنی ئەو محەممەد عەبدوڕەحمان حوسەینیە، ناسراو بە یاسر عەرەفات. یاسر عەرەفات ئەو سەرکردەی لە میسر لەدایک بوو، لە فەڕەنسا کۆچی دوایی کرد، بەڵام نە فەڕەنسی بوو نە میسری. ئەو فەڵەستینی بوو، فەڵەستینیەکی توند و عیناد. هەندێک جار عینادیە گەورەکانی زۆر بە هەڵەیدا دەبردن و دەست و پێسپی ساڵەهای ساڵ بەرامبەر ئەنجامە خراپەکانی عینادیەکەی دەمایەوە. I have to ask those who used to speak about human rights. Where is this human rights there in this house? هەروەک چۆن چەندین ساڵ نهێنی ڕێکەوتنەکەی نێوان خۆی و سیلڤۆ بێرلۆسکۆنی سەرۆک وەزیرانی ئیتالیای لە ناو خۆیدا هێشتەوە بۆ هەندێک بەرژەوەندی دیاریکراوی مادی و معنەوی سوێندی درۆی نەبخوات بۆ فیدڵ کاسترۆ و دژایەتیکردنی سەدام حوسێنی سەرۆکی عێراق لە کاتی جەنگی کەنداودا. یاسر عەرەفات سەرۆکێکی سادە بوو، بەڵام لێزان لە پەیوەندیەکانی خۆی. زووت و ڕەدە بوو، بەڵام هێندە هۆشیار بوو کە زۆربەی جار وەڵامی پێشنیار و پرۆژە سەربازی و جەنگیەکانی تەنها بە باشە باشەیەک بوو. بەرپرسیارانە و زۆر دیبلۆماسی بوو لە بڕیاردان، بەڵام زمانی جەستەی زۆربەی جار زۆر لاواستر لە خۆی دەری دەخست و بە هەڵەیدا دەبرد. هەرجوڵە و دانیشتن و هەستانێکی دنیایەک ئاماژەی بە دوای خۆی دادەێنا. ئەمەش دەکرێت هۆکاری دڵسافی یاخود نەزانی بێت. دەوترێت کە ڕێکەوتنەکانی عەرەفات هەموو پڕ بوون لە تاوانی نهێنی و ڕێکەوتنی استراتیژی نێونەتەوەیی. لا سەروبەندی شۆڕشە گەورەکەی کووردا ئەو کاتەی سەرکردە کوردەکان پەنایان بۆ وڵاتانی عەرەبی و بۆ وەرگرتنی هاوکاری لێیان دەبرد. یەکێک لە سەرۆکە پێداگرەکان بۆ هاوکاری نەکردنی شۆڕشی کورد یاسر عەرەفات بوو. ئەو کات ڕێی لە موعەممەر قەزافی سەرۆکی لیبیاش گرت بوو کە هاوکاری کوردەکان و شۆڕشەکەیان نەکات. الله يعزك يا مرحبا الله يا مرحبا انت عادل مثلي الله يبارك الله يبارك الله يبارك الله يبارك ئەو سەرکردەی فەڵەستین کە بۆ دەیان ساڵ ئۆپەراسیۆنە تیرۆریستەکانی ڕێکخراوی ئیسلامی ئێرانی لە دژی ئیسرائیلەکان ئاراستە کردووە پێشەوەی لە ساڵی 1994 ڕێکەوتنامەکانی ئۆسلۆ لەگەڵ ئیسرائیل واژۆ بکات. لە ڕاستیدا هەرگیز فەرمانی هێرشی تیرۆریستی نەکردووە، بەڵکو تەنها بە کەسانی دیکە دەڵێت تۆ بڕیار بدە و هەمیشە دەیخستنە ناو مەوقیفێکی ناهەموارەوە تاوەکو گەر هەڵەیە کرا لە پیلانەکان بتوانێت بە ئاسانی خۆی لێ دەربێنێت و ئەگەر سەریش کەوتن و وێنای سەرکەوتنی جوڵە دیموکراسیەکانی بکات بۆ چواردەورەکەی. Ladies and gentlemen, please. May I have your attention, please? The Prime Minister Netanyahu and the Chairman Arafat will speak and they will say a few words and after that they will take all questions. Mr. Prime Minister, please. حکوومەتی ئیسرائیل بۆ ماوەی دەیان ساڵ هەوڵی تیرۆرکردنی عەرەفاتیدا، لەوانە هەوڵی ڕێگریکردن و خستنە خوارەوەی فڕۆکە تایبەتەکان و فڕۆکە بازرگانیەکان. کورد بۆ فەڵەستین گرنگیەکی ئەوتۆی نەبوو. لە کاتێکدا خەباتی فەڵەستین و کورد بۆ چارەی خۆنووسین چەندین تایبەتمەندی هاوبەشیان هەبوو. هەردووکیان بزوتنەوەی بێدەوڵەتن کە دژی ڕژێمە کۆلۆنیالیزم و ئاپارتایدەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دەجەنگان و هەردووکیان مێژووی ستەم و بەرخودانیان هەبوو. سەرەڕای لێکچوونەکان پەیوەندی نێوان بازنەی سیاسی کورد و فەڵەستین پارچە پارچە و گشت بوو. بۆ پێی هەردووکیان لە چەند لایەنێک پێکاتوون کە مەیلی سیاسی و دڵسۆزی و هاوپەیمانی جیاوازیان هەیە. لە ساڵانی ڕابردوو دەستێوەردانەکانی هەلپەرستانەی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا و
بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل زیاتر بوونە هۆکاری دابەشبوونیان. You can see the warmth of the greeting. یاسر عەرەفات کە سەرۆکی دەسەڵاتی نیشتیمانی فەڵەستین و سەرۆکی ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستین بوو لە 11 تشرینی دووەمی 2004 لە تەمەنی 75 ساڵیدا دوای ماوەیەکی کورت لە نەخۆشی بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و کۆچی دوایی کرد. لەو کاتەوە هۆکاری مردنی مشت و مڕی لەسرە و چەندین تیۆری جیاواز سەبارەت بەو بابەتە پێشنیاز کراوە. بەڵام لێکۆڵینەوە فەرمیەکانی تیمەکانی فەڕەنسا و رووسیا تاوەکو ئێستا هیچ بەڵگەیەکی جێی سەرنجیان لەسەر مردنەکەی نەدۆزیوەتەوە.